خۆشەویستانم جارێکی ساڵتان لێ بێت و بە خۆشحاڵەوە بەرداوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان فەرموکاکم دەتوانانی وەڵام بێتەوە. بڵێ سەبارەت بە پرسیارەکەی جەناب دەگەر حزب یان جارێ شتێک بە هەموو حزبەکان تێ بگەن و دەبێت تێگەیشتنێکی زۆر واقعیانەشێن بۆ گەنجەبی هەرگە حزبێک بەردەستک بوونەوەیەک لە نێوان خۆی و توێژی گەنجان دروست بکاتن زەرمەند دەبێتن بە درەجەیەک حزبەکە واتە هیچ حزبێک نە ئەجندای ئەوەی هەیە گەنج پراوێز بخاتن ئەگەر مەبەستی مانەوە بێ مەبەستی و دەستێنانی دەسەڵات بێت چکۆ پێمانە هیچ حزبێک لە گۆی زەویدا ئەو تومحینەبی کە دەسەڵات بەدەست بێنێتن ئەگەر حزبەکان گەیشتنە و قەنەعەتەی پراوێزی گەنج بکەن واتە لاوان دەکەونە مینبەری ڕق و قینە لەو حزبانێک کە بەعقلیەتی من ئەوە بوو لە پرۆسی بە حیزبیکردنی دام و دەستگاکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە و میدیایە و ئەمانە کە بە حیزبی کراوە و میدیاکان بە حیزبی کراون و گەنجی تاکۆکراوەتەوە بۆواری ڕاستەقینەی گەنجی دەرەوەی حیزب نەماوە بۆ سیاستکردن. بەو شکلێ نیە دیسانەکە نە هەموو جونگەکانی ئەو وڵاتە بە حیزبی کرابن چ لە کە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی چ لە میدیا ئەو میدیای ئێمە تێدا کار دەکەین بە حیزبی نەکراوە کەواتە فەزایەک هەیە دەکرێتن دەیان میدیا لەو چەشنشمان هەبێتن وەلای بۆ هیچ حزبێک ڕێکخراویشمانە دەیان ڕێکخراویشەنە وەلایەن لە بۆ یەک حزبی سیاسی نییە و ڕێکخراوەکە کاری خۆشی دەکات و کاری گەنجانەی خۆشی دەکات و لە بزاوی ملیدا زۆر سپاس دەکەم کاک ئەنوەر عەبدوڵڵامان لەگەڵ لە سلێمانی کاک ئەنوەر ئەم کاتت باشە و فەرموو پەیامەکەت بگێنە. ئەم کاتەدان باش هەموو کاتێکت باش. من پێم وابێ ئەگە ئەو شەیەک بەربگرین کەڵەی ڕێخای کۆمەلگەی مەدەنی ڕێخای کۆمەلگەی مەدەنی بەوە تا سادەکەی کە سێریکەن لە خێزان گەورەتەوە لە حکوومەت بچکۆلەترا ئەتوانین لە ڕێگەی ڕێخای کۆمەلگەی مەدەنیەوە کۆمەڵێک کەسی هاوپیشەیان هاوتەمەن کاتکەنە سەر بڕیاوی سیاسەکانی حکوومەت بەڵام لە وڵاتی ئێمە حیزبی بەسەڵاتدار هەموو شتێکی گرتووە حزب مەلای هەیە حزب گۆرانی بێژ هەیە هەموو شتێکی هەیە تەنانەت یەک ڕێکخراوماوە دای مەزێنەوەی ڕێکخراوی ساوانی وڵاتانە بەڵام ئێمە لێرە گەسێکەین ڕۆلی گەنج چۆن پراوێز نەخراوە ڕۆلی گەنج بۆ نمونە لە چوارچێوەی ڕێکخراوێکی حیزبیایە تۆ ڕێکخراوت هەیە ڕێکخراوی خوێندکارانت هەیە حیزبیە سەر بە پارتیە سەر بە یەکێتیە سەر بە حیزبی سۆسیالیستە بە هەموو لایەنەکان تۆ لە چارچەوەی ئەو ڕێکخراوانە نەبێت لە دەرەوە ڕێکخانە بێ لایانی ناتوانانی بژیت من پێم وابێ ڕۆلی گەنج لە ئێستادا کەناڵە ڕاگەاندەکانیشی بۆ خراوەتە کار کە گوایە ئەبێ گەنجێک تەخەڕوجی زانکۆ بێت وای لێ ئەکرێت گەنجێک ئەبێ ئیشەکەی تەنها لەوا بینەوە کە لەسەر جادە گۆرەویان شقارتە بفرۆشێ. زۆر سپاس کاک ئەنوەر سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمید مەجیدمان لەگەڵا لە هەولێر کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو پەیوەندی بکە. تەوەری بەرنامەکەتان بەخێراتنی لەو دوو میوانە پەرستانەکان زۆر سپاس. من ئەوەیە بەڕای من دوای خۆیان خۆت بۆم بکە پرسیار کێشەمان نیە لەوەدا کە ئایا گەنج بێ یا بەتەمەن بێ ئایا تا چەند ئەو کار دەکا لەسەر بنەمای سود و قازانجی گشتی زیاکردنەوەی کاری حیزب کاری حکوومەت کاری پەرلەمان یعنی تێکەڵایەن نەکات دایرەی کارەباتەیە کەسێکە لە شاری خەونەکان یا لە گوندی ئەڵمانی دابنیشە یا لە گەڕەکە هەزاردەشینەکان بە گوێرەی یاسا ماتێکی سروشتی خۆتی کارەبای پێ بدرێ و هەر کاتێکی لە گوندی ئەڵمانی یا لە گەڕەکی هەزاردەشین پێویستە ئەگەر تەجاوزی کردە سەر کارەبا بە هەمان شێوە بە یاسایەک کە غەرامە بکرێ هەرچی حزب ئەوەیە کە تایبەتی بکا بەڕێوەبەری باشی بۆ دابنێ ئەو کارەبایە سیانەکە نابێت کاری پەرلەمان و حکوومەت کاری پەرلەمان و حزب تێکەڵاو بکرێ ئێستا دەبینین هیچ فەرقێک نییە لە نێوان پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن و دەسەڵات یعنی وەکو بە ئایدۆلۆژیای حیزبەکەی خۆی دەچێتە ناو پەرلەمانەوە کاری پەرلەمان. زۆر سپاس کاک حەمید. کاک هێمن کاک ئومێد لە قسەیەکی ئاماژەی بەوە کرد کە لە کۆنگرەی دوایەمی پارتی دموکراتی کوردستانە بنڕێژە لە 150 ئەو کەسانەی کە دەرچوون بۆ سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان تەمەنیان لەو تەمەنایەکە لە 45 ساڵەوە یا بە شێوەیەکی گشتی بە گەنج لە قەڵەمە درێ ئایا تۆ ئەمە چۆن ئەبینی ئەمە ئاماژەیەکە بۆ نیەتی ئەم حیزبە بۆ بەشداری پێکردنێکی ڕاستەقینەی گەنج لە ژیانی سیاسیە یان بە پێچەوانەوە پێت وایە ئەمە تەنها ڕووکەشێکە ئەو لە ساچ لە ڕەنگەوە ڕێژەیی بێ تدریجێ بەڵام من ئێستا وەڵامی پرسیارەکە شتێمە من لەسەر ئەو خاڵە ئەمێ بەردەوام کە بەشداریکردنی گەنج لە پرۆسەی سیاسیدا نە لە ناو دەسەڵاتە سەرکەوتوو بووە و لە ناو ئۆپۆزیسیۆندا بۆم خاڵە وازەح بێ چۆن بەنمونەکەم چکە نە لە ناو ئۆپۆزیسیۆنە تا ئێستا بۆتە جونگەی دەسەڵات و بڕیاردانی سیاسی و نە ناو دەسەڵاتیشا بە هەمان شێوە نەتوانراوە تا ئێستا کەسان سیقیان بە یەکتری نییە سێ گەنج لێر لەگەلێکا کۆبنەوە لەبەرەوەی دایمی خوارد لەسەرەوە لە ناو مەکتەبی سیاسی ئەم لاولاکان ئەم ئەردوو ئەموو لایەنە کۆبنەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە کاگمێ سیقیان بە گەنج نییە ینی وەکوی کە سیقیان متمانەیان پێی نییە و ئەزان کە گەنج حڕووکە و گەنجی ئەمنەوەیە نەوەی جیاوازیەکانە کاگومێت یانمە لەوە ناتوانێت
حیزبەکەی جەنابەت و هەموو حیزبەکانی کوردستان تەقبولی ئەوە ناکەن ئێستا گەنجێکی لێ هاتوخۆی پاڵێ بۆ سکرتێری حیزبەکە وە نێو کوتلەکانی شەڕێگەی پێ نادرێت زانێ مواضحە من بڕوام وایە ئەو قسەکردانی ئێمە کۆمەڵگەی کوردیم بێ زانێەوە شتێکی حاشا هەڵنەگرەوە من تا هەتا 2 ساعتیش قسە لەسەرەوە بکەم کە گەنج ئەتوانێت بەشداری سیاسی بکەوە گەنج بەشداری باڵا هەیە و گەنج دەسەڵاتی هەیە بەڕاستی وانە دوای ئەو خەڵکە ئەگای لە وەزعەکانەوە چکە هەومان ئێستا لە کۆمەڵگەی کوردیا هەومان بەشداری کایەکەین نەک بەشداری سیاسیەکەین ئەگەر ئەوە قرارەوە بێتن بەتەنها وەڵامێکدی پێم وایە جەنابەت پرسیارمەکەمە بە وەڵام یەکتر بدەینەوە کاکێ من جان هەمووی تێگەیشتێکی غەڵەتە ئەوەی جەنابەت باسی دەکەی حکومە مطلقة أو حكومة بريارية كاكا لا حزب من حزب كاكا كاكا جدا أتو زاني كاكا من أتو دانش لزيات يا محزب كان قصدك لزيات بوها السبب بدوابو لما عارضش ده ولا ده صلاة جدا كسيان ئێستا لە هیچ دەسەڵاتێکی لە هیچ حیزبێکی غلط دەسەڵات گەیشتی دوای ئێلا دەبی سەرۆکی حیزب دەسەڵات بی ئێلا سکرتێری حیزب دەسەڵات بی من پێ دەڵێم دەنگێکی بەهێز لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا دەنگێکی بەهێزی گەنجانە هەیە دوایین کۆنگرەکە پێ دەڵم کە مەسەلەکە واقعە دوایین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان سەروی 160 ئەندامانی ئەو کۆنگرەیە گەنج بوون و بەشێکی زۆر لە قیادەی ئەستا و حیزبە گەنجن بەڵام ئەگە لێم دەپرسی هێشتا پێمان کێمە دەبی زیاتر ببیلەوە ناتوانانی ئەو حکومە بدەیت کە پێ دوابی گەنج پەرازغ کاکە گیان جارە بە ئەمە لە مەفهومی گەنج بگەین دیسان دەڵێم سێ جارە تکراریەوە دەکەم و گەنج قووەتە حزبێک ناتوانێت ئینکاری وجودی گەنج بکات ئەوەی جەنابەت باسی دەکەیت زانانی مەسەلە دەقەژنێ مەسەلە ئەوەی تێ بگەین دەسەڵات چییە گەنجیش چییە ئەگەر پێمان وابی ئەمن پێم وابی ئەو کاتی مرتاح دەبم وەکو گەنجێک تەنها سەرۆکی حزبەکەم سەرۆکی حکوومەتەکەم و پەرلەمانەکەم گەنج من ئەو سێ ئیدی مشکلی من حەل بوو وانێ کاکە گەنج لە هەموو پرۆسەکەدا دەبی بەشداری زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵا کاک محەممەد عوسمانمان لەگەڵا لە سلێمانی کاکە گیان سپاسانەکەم مەخراتی بەرزەکانەکەم پرسیارەکەم بۆ کاگنێت خۆشناوە بەڕاستی ئەڵێ گەنج داینەمووی ئەم وڵاتەیە گەنج بەڕاستی بینیمان بەبەتایمان لە حەبەش واتە هەموو شڵاڵی خوێن کرا لەسەر جادا من نازانم پیاوە گەنج چۆنە بینێ بەڵام ناقیشی ناگرمە و لەناو حیزبێکە سکرتێری حیزبی سکرتێری ڕێکخراوێکە بەڕاستی ناچارەوە لە لەبەر حیزبەکەی چکە بێت ڕقلە بگرێت لەو جێگایە دڵنیام لای ئەبەن نایهێڵن ئێمڕۆ نەمانێ ئەم کوردستانی ئێمە ئەگەر بێت و تەییدی سەرکردەکان نەکەی پیا و خراپی تێیدام کەی پیاوی باشی لەبەرەوە ئەم کوردستانی ئێمە گەنجتیان مردووە من لەگەڵتەکانی کاکێ منان بەڕاستی گەنج لەم وڵاتەیان مردووە گەنجی خۆمان بینیمان بەسای خۆمانەوە ڕۆژانە ئێستاش هەموو ئەڕوون بەدەوەی کوردستان هەموو سەفەرەکەن بۆ هەندەران ئەگەر لەم وڵاتەکان خۆش بووایە بیان زانایە سەحەبێکیان هەیە بیان زانایە وجودێکیان هەیە لە وڵاتەیە وڵاتەکەی خۆیان بدێنایە بەڵام مەعەلەسەر بەداخەوە بۆ دەسەڵاتی کوردی کە نەیتوانی بڵی گەنج ڕاگرێ بە ساڵەکانی شەستەکان و حەفتەکان بیرەکەنەوە ئەم دەسەڵاتە شەڕە کورتیانە پێیان باش نییە گەنجێ لەسەر کورتێ دانیشەیە ئەگەر بەڵێ کاک ئازاد کەریممان لەگەڵ لە کەرکوو کاک ئازاد ئەم کاتت باش و فەرموو خۆشی لێکم زۆر سپاس کاک ئازاد بەخێرەتی میوانە بە ڕێزەکانت دەکەم زۆر سپاس بە شێوەیەکی عام وەکو تەطبیقی عەدالەتی ئیجتیماعی هەموو تاکێک لە هەموو کۆمەلگایەکە حەقی ژیانی هەیە مافە سەرەتایەکانی خۆی بەڵام ئێمە هەموو شتەکانمان لەم وڵاتەیە تێکەڵ کردووە هەرێکە و لە هاس خۆیەوە خۆی بە ڕئیسێک و بە ڕێکخراوێک و بە میدیایەک و بە شتێک ئەزانێن نابێ با ئێمە هەمومان لەسەر ئەساسی ئینتیمای نیشتیمانی لە پێناوی بەرژەوە لە باڵەکانە لە هەموو ڕێکخراوەکانە لەژێر یەک چەترا کۆڵ بنەوە بە شێوەیەکی یاسایی هەموو تاکێک داوای ماسی خۆی بکەوە هەموو ڕێکخراو میدیایەکی ئازاد بێ بە شێوەیەکی سەربەرزانە لە بیرۆڕاست سەربەخۆ بێ بەڵام کاتێکیان ئەمڕۆ هەر گەنج و کێشەی نەچەند کۆتایی پێ نەهات بەبێ ئەوەی هیچ تاکێکمان یەکەم کەس خۆم ئینتیما وەلامان هەبێ بۆ گەل و نیشتیمان هەر داوای مافە من ئەگەر وەنەوشەم هەبێ و باغم هەبێ و ویزەم هەبێ و پارەم هەبێ و دۆلارم هەبێ ئەگەر نیشتیمان و ئاوام نەبێ قیمەتی چییە ئەوەی کە قسە لەسەر بەرژەوەندی شەخسیەکە لەسەر بەڵێ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ فەرموو خۆی قسەکە تەنها لەسەر گەنج نییە ینی پرۆسەی سیاسی لە وڵاتە سەقەتە ئەمە قسەکەی جا لە نێو پرۆسەی سیاسیە بەشداری گەنج هەیە بەشداری ئافرەتان هەیە هەنی شمولیان هەمووی بەشداری تایە بەڵام سیستەمەکە وا مۆنۆپۆل کراوە لە ناوەڕاستە ئەچەقن ینی هەمیشە تو هەنگاوانەی ئەڕۆیتە نیوەی لە نیوای دیسانەوە سفرە بدوێت وەکو ینی نەبوو
نخبەی نوێ لە هەموو حیزبێکی سیاسیە بیری نوێ دروستەکە بەڵام نەبوونی نخبەی نوێ واتە نەبوونی بیری نوێ واتە نەبوونی فکری نوێ واتە چەقبەستنی سیاسی ئەی نابین ئێمە لە ڕۆژانی کوردستان بە چەند مانگجارە کاتێک هیچ مۆزوعێکی سیاسی نییە کوردستان چەقە بەسێ لە مۆزوعی سیاسی و تەواوی ساهنگاکانە گەڕێنەوە بۆ دووە شەڕ لەگەڵ مالیشی لەم لا مۆزوعەکانی خۆمان لەگەڵ نەوت ئەزانی ئەمانە هەموو بوون بەشێک لە هەموو مارشەوانە وا مالیات و خەو مۆزوعانەوە بین کاچی من بەس ئەمە پەیوەندی چییە بە ئێمە چەقبەستنی سیاسی لە بەرین گەنج پرۆسێ گەنج تێدا بەشداری ناکە ئەو سیستەمە سیاسی گەنج بەشداری تێدا ناکات چەقە بەستێ و دوازێر با لەوە تێبگەین بەڕاستی سیاست بەبێ فکری تازە کاوگمە هیچ بەرهەمێکی نییە جەبان لەمە قسەی شتیژەیە پێم بڵێ کاوم بێت پرسیار پێت وایە گەنجە فکری تازە هەیە لەناو سیاسەتە هەموو بیرکردنەوەیەک ڕەنگە بیرکردنەوەیکی عقلانەژە بێت لای جیلێکە گەنجیش نییە بەڵام بڕوای بە هەندێک مەسەلای گشتی هەیە من تەنها ئەو ناڵێم من تەنها ئەو ناڵێم سیستەمی سیاسی لە وڵاتە تا ئێستا شەڕ لەسەرمانەوەی خۆیان تەنها کوردەوە نیە و کفری کرد 25 ساڵ طموح ئینسان جەنابەت ئێستا لێرەدا يعني طموح ئینسان ڕێ پێ بدام من 40 ساڵ حکم کەم تۆ پێ ڕازی يعني جنابەت پێ ڕازی شخصی خۆتە پێ ڕازی نیمە ئەمن دەیگۆڕم ئەمن و جەنابەت ئەتوو 25 ساڵ سەرنووسەری گۆڤارێک بە دەتەوێت 25 ساڵت کرد سەرنووسەر ئەو گەنجەی هەچ دەبێت و کەس هەر تەمەنەی چێ بێ بۆ حکومڕانی ڕازی بێ ئەو خۆی لە بیرە لە وڵاتی ئێمەدا لە مای 20 ساڵە هێندە مافیا و پیاکوش دروست بۆ تا ئەسە نەیتوانێت فەیلسوفێک و زانایەک و بیرمەندێک دروستکە کاکە سیاسەت دەبێت شتی تازەمان يعني خەتای مجتمع يعني ئەم وڵاتە بۆ نمونە يعني خەڵک خۆ پیشاندانێکی خەتای مجتمع لە بەردەم باشە گەنج شباتەوە خۆ پیشاندانەکرا گەنج دروستی کرد دەستی خۆش بیکردی ناڕازی بوو کردی مانای ئەوە نابێ قسە پەیامەکەی گەیشت پیشاندانی دیکەش دەبی دەیان خۆ پیشاندانی بەڵێ سپاس سیاسەت دە وڵاتی ئێمە يعني یەقەوەس يعني لە شوێکیش بۆی بگەمە سەر ئەو خاڵی لای تۆ کاتێک کە من ئێستا پێشتیش پێم وتی من کە ئینسانێکم گەنجێکم لەم وڵاتە بەشدایم لە پرۆسی سیاسیان نییە کاکە با لەوە تێبگەین من بەشداری لە کایەکەی ئەەکەم ئەمەیە قسە بکەم لەسەر سیاست من کاتێ بەشداریم کرد لە پرۆسی سیاسی لە حیزبێکم بەڵام لە کایەکەیە کە لە کایەکە لە کای سیاسی کۆمەڵگەی کوردیە من قسە لەسەرم کایەکەم گەنجێکی لەبەر ئەوە لە پرۆسی سیاست چەندین گەنج چەندین خەڵکی بیرمەند لەم وڵاتەیە کە هەن باشە بیرمەند دەسەیت پەنجەژمێرن ئەگەر ڕێگە بدرێن خەڵک ڕێ ئەوانەش هەمیە کوژێن لەم کاکەین ئەمەوێت یەک پرسیار هەموو پرسیار بارمەتی خۆت هەرچەنە ئێمە هەندێک هەوڕمان مداخەلان کرد پێم خۆشە لەسەر قسەی ئەوان ڕابوەستین بە زۆر بە کوردی وەڵام بدەیتەوە چکە دەمەوێت لە سەخت و نقطەی قسە بکەین کاک ئەنوەر لە سلێمانی باسی لە مەسەلەی بە حیزبیکردنی دام و دەستگاکان کرد ئەوە ئەگەر تعلیقێکە دەسەری بپێمەوە بێ قسەشی لەسەر کرد جارێ من لە پەیوەندەکان داوای لێبردن لە هەموو بەڕێزانە دەکەم وازح نەبوونەکە جەنابەت ئەوەی باس کردەوەی ئەو بەڕێزە باسی کردی بە حیزبی بوونەوە ڕێیەکە و دەگوترێ و منی نقاشێک لەسەر مۆزوع ناکەم ئەمە قەناعەتێک وە توش قەناعەتێک پێمان وایە بەڵێ کۆمەلگای کوردستانی کۆمەلگایەکی سیاسیە بەشدارێکی زۆری لەناو حیزبەکاندا هەیە و واتە واقعیەتی تێدایە بەڵێ حزب لە زۆر شوێنشدا دەستی بەسەر زۆر مەسایل دەگرتێ سیستەمی حکومڕانی وڵاتە سپێناسەکەی ئەو سیستەمە سیستەمێکی دیموکراسیە لە قۆناغێکی ئینتیقالیدایە ئەو سیستەمە خەلفێتێک بەڵێ 20 ساڵە لە قۆناغێکی ئینتیقالیدایە نەیەک میزانێت و زانی جارە تێبگا لەوەی درێ من بەشداریکردنی گەنج لە پرۆسی سیاسی ئەوەیە کە گەنج بێتە پێش لە تەماشا توێشتا تێنەگەیشتی بۆ دانیش نەقسە دەکەین ئەمە هاتین بە کاکێ منجان تەوەری بەرنامەمان قسەکردن لەسەر بەشداری گەنج و سیاسی ئەتوو بە من دەڵێ قسە با لەسەر کۆی سیاست بکەین کاکە کۆی سیاست پڕکەم و کاسیە کەواتە ئەتوو هاتی ئەو تەوەرەی ئێمەیە بەڵێ دەڵێ بابا سیاست تەقدیس مەکە تەنها لە حاڵەتی گەنجبوون ئەزانی ئەتوو مەفهومێکت کە چەق بەستان چێشی مالیچی چ ڕەبتی بە گەنجی قوڕبەسەرەیە دەوام قسەکەم بکەم زانێ هیچ قسەکەت مەکەم بە قسەکەم کەم پێ دووە بوو گەنجان بارمەتی خۆت کاک بارمەتی خۆت پرسیارێک تۆ دەڵێ گەنجی دەرەوەی حیزب ئەتوانە بەشداری سیاست بەڵام گەنجی دەرەوەی حیزب زۆرترین مافەکەی بێ ئەوەیە کە قسە بکە خۆش دەزانی بەشداریکردن لە پرۆسی سیاسیە و دیموکراسی لە وڵاتی پێشکەوتووە هەر ئەوە نەبتوانێت قسە بکەی بەڵکو
سیفەتی یەکەمی ئەوەیە قسە کاریگەری هەیە بەڵام لە وڵاتی ئێمە کێشەکەوەی قسە کاریگەری نیە بە نمونە هەفتەی شوبات هێنایەوە هەفتەی شوباتمان هەیە خەڵک هاتە سەر جادا سێمان خەڵک لەسەر جادا بوو چی گۆڕی زۆر شتی گۆڕی زۆر گۆڕانکاریشی کرد جارێ پێشم شتێک ئەگەر پێمان وابی گەنج بەشداری سیاسی کە لە نێو حزبێکدا زۆر شتی گۆڕی سیستەمی وڵاتی گۆڕی چاکسازیشی دەست پێ کرد و ئەوانەی مەسجی واقعی بوون لە زۆر شتا بوو کەواتە جەناب دەخزانی لە یەک خەمیشێکم لە ئەندامی ئەنجومەنەکە خاڵێکم پێ بڵێ لەوەی کە یەکێک لەو ئەندامانی ئەنجومەنێک کە قراریشدا گوتت غەڵەت بوون لەو کاتەیە بەڵێ ئەمرین ئاڵای کوردستانت بگوت غەڵەت بوون بەڵێ ئەو گروپە یەکێک لەو کەسانە یەکێک لەوانە بقرارەتدا گوتت غەڵەت بوون یەکێک لەوانە بقرارەتدا گوتەوە غەڵەتە کاکە ئەوە وانی و مەسجەکە باشە لەکوێ پێم بڵێ بڵێ جەناب باسی لێوە کرد وێنێکی من پێ بڵێ کە بوو بێتم کاگمێت کایە تۆ جەناب ئێستا چەندین ئەندامت دەبێ برا بەڕێز لێ دوانتدا گوتت ئەوە غەڵەت بوو من پەیوەندێکمان لەگەڵ کە لە ئەنجومەنەکەدا کەسێک بووی بجێ متمانە نەبووی ئەوە مەمزوع نییە من نامێ ببوورە کاکەڕەوەت مەرمان لەگەڵ لە شارەزم باش و فەرموو پامەکەت بگەێنە ئەم کاتدان باش ئەموو کاتەکەت باش پرسیارەکەم لە کاک ئومێد خۆشناوە زۆر ڕقم جوابم باردەوە کاکومێت ئەو 50 ئەندامی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان چەندیان گەنجە چەندیان بوون بە سەرۆکی پەرلەمان کامیان وەزیری ناوخۆی وەرگرت کامیان سەرۆکی حکوومەت کامیان جێگیری سەرۆکی هەرێمی و سەرۆکی پارتی دیموکراتی وەرگرت پێم بڵێ کامیان بوو بە سەرۆکی دانوستکارانی کورد لە بەغداد پێم بڵێ گەنجی وڵاتی ئێمە تفەنگیان بەدەستەوەی گەنجی وڵاتی ئێمە بەیانی بە بڕیارێکی سەرۆکی هەرێم سنی بەنێ بەگولەوە لە ناوچدا بڕاوەکانە بەڵێ هەر ئەوان بوون گەنجیاندا بەکوشتم دوو حیزب ئەو حزبەی کە کاکومەدینەتی گەنجیدا ئەندامێتی گەنجیدا بەکوش هەزاران گەنجمان لەم وڵاتە کوژرا ئەوە پیرەکانی وڵاتی ئێمە بوو ئەوە هێرۆخان و فواد مەقسوم بوو لە هەولێرا گیران و 66 ئەندامیان گەنجی ئەم وڵاتە بێسەرۆشێن کرا ئەوان بەڕەڵا کردیان زۆر سپاس بە پەیوەندەکەت کاکومێت پرسیاری ئەو بارمەتی خۆت دێمەوە لای گفتوگۆکەوە بە ئەو پرسیاری و کاک هاوڕێ من ڕەوەس ئاراستەی بکەم پرسیارەکەی ئەمەیە دەتوانی بە داتا پێمان بڵێ پۆستە هەستیارەکانی حکوومەت کە پارتین و نەدایەتەکە بەلایەن دیکەمەوە ئەو پۆستە هەستیارەکانی ناو حیزبیش چەندی گەنجە جارێ ئێستا وەڵامی بە ڕێزە دەدەمەوە بەڵام ئەمە شتەکان جیاواز نەکەینەوە ئەگەر لە من دەپرسی لە وڵاتی خەونی گەنجەیە کێشەی گەنجەیە دەڵێم بەڵێ دەیان خەون هەیە دەیان کێشەی گەنجەیە مەغدوریەت پێمان وانەبی بەس بەشداری سیاسی بەستەوەری ئێمە قسەکردنە لەسەر بەشداری سیاسی قسەکردن نیە لەسەر بێکاری دەنجی ئێمە کە دەڵێم ئێمە بەسم ڕێکخراوێکی تلاوانە لەگەڵ دەنجی هەموو بێکارەکانە لەگەڵ دەنجی هەموو ئەو گەنجانەیە کە داوای حەق دەکەن لەگەڵ دەنجی هەموو گەنجانەی داوای ئازادی دەکەن لەگەڵ دەنجی هەموو ئەو گەنجانەیە کە داوای ژیانێکی خۆشتر دەکەن لەگەڵ دەنجی چارەسەربوونی گرفتی کۆمەڵایەتی و پێکێنانی خێزانە لەگەڵ چارەسەربوونی گرفتی سیستەمی دیموکراسی دیموکراتی نیە هەمان حیزبانە کە ڕێکخراوەکان لە ئەتو لە یەک زاویەدا تو بە من دەگو یەک زاویە بەس تەسەوڕ دەکەم ئەتو لە نیو زاویەدا شتەکان تێڕوانی زەنابتە و پێ دوایە هەموو شتێک لە وڵاتەدا بەشکلەیە ئەوەی ئەو بەڕێزەش باسی کرد بەداتەوە بەشداریکردن من باسم کرد لە دوایین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لەگە گەنجێکی پارتی لە من دەپرسیم پێم وایە دەبا زۆر زیاتر بەلەوەی بەڵام ڕێژەیەکی باش لە جونگە ئەساسیەکانی ئەو حیزبەدا ئێستاکە قرار بەدەستن و ئەندامی سەرکردایەتی ئەو ڕێکخراو ئەو حیزبن و و دەیان مەکتەب و دەماری گەورەی حزبی گەنجەکان بەڕێوە دەبن لە حکوومەتدا لە پەرلەماندا دیسان دەڵێمەوە کۆمەلگای کوردی 6 ملیۆن هاوڵاتیە 5 ملیۆن هاوڵاتیە پێمان وابی تەنها 20 کەس کە ئەنجومەنی وەزیرانی پێدەگوترێ ئەو 20 کەسە گەنج ببیتن و کۆمەلگا مشکلی چارەسەر دەبی نەخێر چارەسەر نابی گەنج دەبی لە هەموو کایەکاندا بەشداری کاریگەری هەبی هەر لە کایەکی سەرەتایی فەرمانبەرێکی وڵاتەوە تا دەگاتن بە سەرۆکی وڵاتەوە گەنج دەبی لە هەمویان بەشدار بیتن تەنها بەوە بەش چارەسەر نابی کێشەی گەنج لە چەند وەزیرێک و پەرلەمانتارێکدا خۆی بکەینەوە کاک هێمن ئەمەوێت یەک پرسیار لەسەر مەفهومی گەنج بکەم لە تۆ یعنی لەگەڵ ڕێزی زۆرمان بۆ هەموو کورد و بۆ هەموو مێژەکەی و بۆ هەموو کەسێک بە هەر شوێک بەشداری لە مێژووی کووردا کردەوە بەڵام بەشێک لەو تراژیدیا گەورانەی کە بەر مێژووی ئێمە ئەکەوێت گەنج خوڵقاندوێتی شەڕی ناوخۆ هێزەکانی چەکدار ناوی جیاوازیان هەبوو
لە شەڕ ناوخۆشێکدان خۆوان هەمووی گەنج بوو ینی بۆ پێت وایە گەنج دەتوانێت دنیا بگا بە بەهشتێک لە کاتێکا گەنج بەشداریشی گەورەی هەیە لە دروستکردنی دیان کارەسازی گەورە هەمان پرسیارەکەم پێشتر وتم ئەوانە ئەو سیستەمەیە کە هاتووە ئەم مافیانەی دروستکەوە بەدەلەوە هاتوو مەسلەیەکی چەک لە دەستی چیە بوو دەسەڵات لە دەستی چیە بوو چێکش لە دەستی چیە بوو ئەو زەمانە هەمین بەدەست قوتبی دەسەڵاتی ئێستاوە ینی گەنجەکان تەنها وەکو وەسیلەک بەکارهێن بۆی من یە قسە بکەم من اتهامکردنی خەڵک بە مافیا بوون هەزاران چەکداری یەکێتی پارتی مەبەست ئەوانە باوەڕیان وا بۆ لە حزبێکدا کار دەکەن چەکداری و حزبن و مەبدە و پرەنسیپەکانی ئەو حزبە بەلای ئەوانە مەبدە بوونە ئەو مافیانی بەڵام ئەو بینەرانە خۆیان وەڵام خوان ئەزان حقیقەت ئێستا من بێدەنگە من فەرمو جەناب حەچی قسەی بیکەم من بێدەنگە ئەوەی باوەڕی بە حزبێک بوو دەبتە مافیا با قسە بکەم ئەمە یە خاڵ کە وەڵامی ئومێد بەمەوە کاگومێد جان قسەیە کرد پێشتر لە مای حەفەی شوباتی ڕخۆپشاندانەکەی حەفەی شوبات ئازانی ئەم بە تەنیا ئەوەی کە تۆ باسی تکایە مێ بڕازانی ئەو شوێنی کە باس کرد ئەسڵ بڕواکەی تا ئێستا نەمبینیوە بۆیە چۆن کە تۆ ئەبێ زیاتر وردبی لەبەری بەشداری کاری سیاسی دێ بزانی من چیم وتەوە چیم کردەوە چۆن قسەم کردوە باشە بەیانیانە بادەری سەرای چی دەری بەیانیان دەکردوە قوربان من نیم ئەزانی نەخێ قوربانەوەی کە خۆش ئیمزام کرد بۆی کە و بەیاننامەی لەسەر دەرکەین کاکە جانەوە من نەبووم برا بەڕێزەکەم ئەمە ئەو دوو قسەکەی ئێمە ئەو کاتەش هەندێک کەس لەو مۆزوعی ئەمانوی گەنج با خۆی حکمی ئەم بڕیا لەسەر خۆپیشاندانە بە ئێمە نامانەوێت تەنها بە بڕوخێ تاالبانی بڕوخێ بارزانانی سیستەمی سیاسی وڵاتەمانەوێت بگۆڕین چکە پێیمان وایە سیستەمی سیاسی لە وڵاتات دەستکاری ئەکرێ ئەمە قسەکەی ئێمە جناب لە ڕابردووی گەنجەکان شارەزانە بێت چۆن توانین حکمی ئایندی من بکەیت لەبەرەوە تکایە پێشم مەبڕە تۆ ئەسڵ لە ڕابردوو تێنە ئەسڵ ئاگات لە ڕابردووی خۆپیشاندانەکان کامەجان پرسیاری من باواقعی بین باشە دوای وەڵام بەرەوە من هیچ ڕاب کە مەجال یەکێک بوون لەوانەیە ڕۆژانی تەلەفۆنیمان لەگەڵ یەکتر لە کۆمەڵێک مەسائل باشە کاگمێت زایداتم بەسەرەوە قوربان هەر ئەوەن کاچی مێ من ناوجومەنەکان وێنەی پەرلەمانە هاونێرەی دکتۆبەرەمە هاونێرەی کاک مەسعود هاو هەمی هاتە قسەمان لەگەڵا ئەسڵ ئێمە کاگمێت بەیارمەتی خۆمان یەکێک بووم لەوانەی کە لەناو دەسە علاقاتە ئەمتوانین لەگەڵ هەمویان قسە بکەین کە با لەوە تێبگەین لەبەر ئێمە من باسی مەسلەی شتێکە مەیپەڕێنە بۆ مەسلەیەکی تر بەڕاستیم بەداخۆم لە نێو ڕۆشنبیرانی حیزبەکەی جەناب تاکەیکی وەکو جەنابەت ئەو میکیاشکردنە بۆ دەسەڵات بۆ دوجان بەداخۆم لەوەی دنیای وڵاتی من بەداخۆم تۆ ڕێخۆشکردنی بۆنەوەی ڕۆشنبیری ئەوەنیە زۆر گۆڕ برێبی دەبی ڕۆشنبیر جێگرێکی باش بی جێبگرە من بێمەداد بەکوت زۆر بەکوتی وەڵام بێتەوە ڕخنەیەک کە لە پارتی وێکێتی هەموو حیزبەکانە گرێت ئەوەیە کە گەنجێک ئەبەنە پێشەوە کۆپی عقلی پیرەکان و ئەزمموی دەسڵاتدار بێ گەنجێک بە عقلێکی تازە و بە ڕوئایکی تازە و بە میکانیزمێکی تازەی سیاستکردنەوە ناچێتە پێشەوە زۆر بەکوتی لەسەر حیزبەکانی قسە ناکەم من لەسەر پارتی قسە دەکەم من گەنجێکم لە نێو پارتی دموکراتی کوردستان بە هەموو قیادیە بە تەمەنەکانی پارتی دەرێم غەڵەت بە باشەکانیشان دەرێم باش ڕێز لە تاریخیشان دەگرم بەڵام زەمەنی ئەوەیە دەیان و سەدان گەنجی دیکە مەجای زیاتری لە بۆ بەڕخسێ ئەگەن مەجال نەڕخسێنن گەنجەکان بەخۆیان مەجال لە بەخۆیان دەڕخسێن و ئێوەلا دەدەن تۆ زۆر بەکوتی کات زۆر کەم زۆر باسی مالیشیمان بەداخۆم لەنێو ڕۆشنبیرانە ڕێخۆ لەبری گەنجەکان ڕێخۆشکەر بن کە بەڕاستی ڕێگیرن وبوونەتە کوتلەی هەندێک لایانی تر و ئەمانەوە ئێمە پێم سەیرە ئەگەر مەسلەی سیاست بکرێ پێم ناڵێ لە دوای سەدام حسێنەوە بۆ هەر مالیشیە کوانەوەی نیە کوا مالیشی ساڵح مطلق ئەمە لە عێراق لەنێو کوردستانیش تاڵەبانی و بارزانی و کاگنێشوان و هەندێک شتی تر برای بەڕێزم ئەمانەی کەم قسانە ئەکەین تێگەی سیاست لەم وڵاتەیە چەند کەسێکم بڕێ من ئەمە قسەی منە نەوەی نوێ ئەبێ لەم زۆرە سیاستە دەرچێ ئەبێ وا زەمانە بێنێ لە ڕووی ئەبێ لە دەری ئەمانە سیاستکەین بەڕاستی من بڕوام لە ناو لە دەری ئەوانم پێ بڵێ ئەوەی جەنابەت دەڵێ ئێستا قەنەعەت پێ بینم من بڕوام وایە ئەگەر دەسەڵاتی کوردی بەخۆیان نەچێتەوە وەکو پێشتر پێم وتی گەنج قەسێکی خاتە کار و بڕوام وایە کە
ئەو سیستەمە سیاسی و ئەو کەسانش کە بەڕێوەی دەمەن لەسەر جێگی خۆیانی خوێن زۆر دەسەڵاتی سپاس، کوردی زۆر دەسەڵاتی سپاس کوردستانی کاتەوە. گەنجانی دوێنێ پێچیان هێنا گەنجانی ئەمڕۆژ دەیپارێزن زۆر سپاس جیاواز بینانی بەڕێستا کاتی بەنامەکە تاو داوای لە بردنەکەم داوای لە بردنەکەم خۆشەویستانم ئەوەی کاگوێتان دەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە گەنج و بەشداری سیاسی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەر یەک لە بەڕێزان ئومێد خۆشناو سکرتێری یەکێتی لەوانی دیموکراتی کوردستان و هێمن کەریم نووسەر و ڕۆژنامەنووس بە ئومێدی ئەوەی کە بەرنامەی بەسوود بێ بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەی ئازیز تام کاتە بینەری پرۆگرامەکەمان بوو سپاس بۆ ئەو هاوڕیانەی پەیوەندیان پێوەکردین سپاس بۆ دوو میوانی عزیزشم لە ستودیۆکە میوانداری بەرنامەکەی ئێمەیان قبول کرد سپاس بۆ هەموو لاکو و کاتێکی خۆش زۆر سپاس 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 سپاس